بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان پەرلەمانی عێراق لیژنەیەک بۆ پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێک دێنێت. ئەمڕۆ سەرۆکاتی پەرلەمانی عێراق بڕیاریدا بە پێکێنانی لیژنەیەک بۆ پرسی موچەی فەرمانبەران و لیژنەکە لێکۆڵینەوە دەکات لەو پرسە و دواتر لە دانیشتێکی پەرلەمانی عێراقدا تاوتوێ دەکرێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی هۆشار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق هەروە لە هەولێرەوە زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لێبێت. سوپاس بۆ میوانەکانمان کاکۆشار بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا باز لەو بکەین بۆچی ئێوە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانتان بردە پەرلەمانی عێراقەوە؟ لەبەرەوەی هەرێمی کوردستان پەرلەمانی نەماوە، لەبەرەوەی هەرێمی کوردستان حکوومەتیشی نەماوە، لەبەرەوەی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم لە فراغێکی گەورەدا دەژیت، ئەتوانم بڵێم هێزی سیاسیشی نەماوە دیفاعی لێ بکە. ئیتر تاکە شوێنێک کە ئومێدیشی تیا ما بێ ئێستا پەرلەمانی عێراقا. من لە ڕاستیە ئێمە لە سەرەتاوە لە بوازنەی 2015 و 2016 هەوڵماندا بە جوێری ئەو ئیتفاقی کە لە بینی هەولێر و بەغایە ئەکرێ هەوڵی پەرلەمانی خۆمان بدەین، یعنی بە تایبەتی لیژنەی دارایی. بەڵام سەری نەگرت لەبەرەوەی پارتی و لەبەرەوەی حکوومەت ئیلتیزامی نەکرد بەو ئیتفاقیەوە. بێکەم جار حکوومەت هێرێمی ئیلتیزامی نەکرد، دواتر حکوومەتی عێراقیش ئیلتیزامی نەکرد. ئەمما ئەوەی بێدەنگ بووین تا ئەو کاتێک کە جۆرە لە جدیەتمان بینی لە کاری پەرلەمانیا لە عێراقا. خۆتان نەزانن ماوەی پێشوو پەرلەمانی عێراق بە کۆمەڵە گرفتی گەورەیان ڕۆیی پەراماردرا، ماوەیەک زۆر ئیشەکانی پەکی کەوت. بەڵام ئەم ماوەیە دوو هەنگاوی زۆر ئازانەینا. یەکیشیان ئیقالەکردنی عوبەیدی، ئەوەی تریان ئیقالەکردنی زێباری. لە دوای ئەو ئیقالانەوە من هەستم کرد کە ئێستا سەرۆکایەتی پەرلەمان، کوتلەکان، پەرلەمانتاران و پەرلەمانی عێراق جۆرێ لە ئازایەتی تیا دروست بووە کە بتوانی زۆشتی تیا باس بکەیت. تەوقعەکەم ڕاست دەرچوو کاتێک کە واژۆکانم کۆ کردەوە، لەگەڵ سەرۆکی پەرلەمان قسەم کرد، لەگەڵ جێگری دووەمە برای بەڕێزم کاگە ئارام قسەم کرد کە تەجاوبێکی زۆر باشی هەبوو، لەگەڵ شێخ هومامە قسەمان کرد، هەستم و لەگەڵ سەرۆکی کوتلەکانە لەگەڵ بەشێک لە پەرلەمانتارانە قسەمان کرد، هەستمان کرد تەجاوبێکی گەورە هەیە. فعلەن کە باسمان کرد و ئەو ڕۆژەی شەمەی ڕابردوو لە جەلسەیە کە باس کرا، زۆربەی کوتلەکان لە کوتلە کوردیەکان، لە کوتلەکانی هێزە شیعیەکان، سوننەکان تعاتوفێکی گەورەیان لەگەڵ فەرمانبەران نیشانداوە. بەڕوونی لێ باسمان کرد کە نەوت لە کوردستان شەفاف نییە و ئەدەزرێ، باسمان کرد کە داهاتەکەی دیار نییە، باسمان کرد کە پەرلەمانی کوردستان پەچی کەوتووە، ئیزەنە بێ ئەم پەرلەمانە شوێنەکەی پڕ بکاتەوە. کەواتە هۆکارەکەی کەوەی کە پرسەکەتان بردوتەوەی کە ئێمە بە بڕای جەناب نە حکوومەتمان هەیە، نە پەرلەمانمان هەیە، نە سەرۆکایەتی هەرێمیشمان هەیە. ئەو سەرۆکایەتی هەرێمان دەمێکە نییە. من وتم هەرێمی کوردستان، خەڵکی هەرێمی کوردستان خۆ با بڵین
موظفین لە کوردستانە بێئومێد بوون لە کۆمەڵێکشت بێئومێد بوون لەوەی ئەوەی سەرۆکاتێرم تەبەنەوە فاتیحای بۆ بخوێنە بەس بێئومێد بوون لەوەی حکوومەتی هەبێ بێئومێد بوون لەوەی بەڕاستی هێزی سیاسی ڕاستەقینەشی هەبێ دیفاعی لێ بکات سیاسی ئەزانی ئەم چوار حیزبە بەڕاستی لە دوای ئەو کودەتایی کە پارتی کردی لە هەرێمی کوردستانەوە دوای ئەوەی کە موچەی فەرمانبەران بەم شێوەی لێهات لەنا بەرپرسیارێتی ترین لە حزەی سیاسی خۆیانە هەر چوار هێزە سیاسیەکە بە بزوتنەوەی گۆڕانیشەوە کە حیزبەکەی منە بە یەکێتی نیشتیمانیشەوە بە یەکگرتووی ئیسلامیشەوە بە کۆمەڵی ئیسلامیشەوە هەرێکان بە سقلی خۆیان هەرێکان بە قورسایی خۆیان ئەزانی چۆنە کاک حەکیم حەزەکەم یەک تۆز دەرفەتم بێ بەمە ڕوونکەمەوە وەختی خۆی کە پارتی ئەو کودەتایی کرد طبعا من وتارێکیشم نووسیومە پارتی نییە ئێوەن ئەم هێزانە پارتی هەر کاتێک پەلاماری لایەنێکی سیاسیدا بێ هەوڵیان داوە لەبری ئەوەی بڵێن ئەمە قەزەیە کە پێوەستە بە هەرێمی کوردستان پێوەستە بە ئازادی هەرێمی کوردستانەوە وتویان ئەمە کێشەی نێوان بۆ نمونە پارتی و یەکێتیە پارتی و کۆمەڵە پارتی و یەکگرتووە پارتی و گۆڕانە تۆ دیقەت بە کاتێک کە پارتی ئەم کودەتای بەسەر پەرلەمانە کرد وەزیرەکانی گۆڕانی ناردەوە ماڵەوە جارە با لە مووقیفی بزوتنەوەی گۆڕانەوە دەست پێ بکەم مووقیف بزوتنەوەی گۆڕان من هەرە و کاتەش کۆمەڵی گوتارم نووسی ئەمیست فشار بخەمە سەر یەکچێتی کۆمەڵ یەکگرتوو بڵم بابە ئەم کودەتایە دژی هەمووان کراوە ئەبێ بێنە دەرەوە لە حکوومەت و من ئەو کاتە ڕەئی وا بوو کاتە من لە جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە بووم ڕەئی وا بوو کە ئێمە بینە دەرەوە لە حکوومەت وەزیرەکانمان دەرکراوە ئۆکەی بینە دەرەوە لە حکوومەت فشار بخێنە سەر ئەم سێلانەی تر بۆ حکوومەتەکە بڕوخێنین وەم حکوومەتە کۆتایی پێ بێ ئەخرم حکوومەت نییە خۆی کاک حەکیم جەنابیشت و خەڵکی کوردستانیش ئەزانێ حکوومەت ئەلفوبێ حکوومەت ئەوەیە تۆ بتوانی لانی کەم موچە بی بە خەڵک حکوومەتێ نەتوانێت موچە با بە خەڵک لە کوێی دنیای هەیە پێ بەخۆی بڵێ حکوومەت باشە تۆ دیقەت بە چیان کرد ئەم هێزانە ئەوە بزوتنەوەی گۆڕان هیچ نەکشاوەتەوە تا ئەم لەحزەیەش کە وەزیرەکانیشی دەرکراوە نەیەکێتی ئەکشێتەوە لە کاتێکیشا دەمی لە هەموو هێزە سیاسەکانی تر گەرمترا بەڵێ بێ موچەی فەرمانبەران بدرێەوە ئەی نەو پارەی نەوت کوا ئەوانە نەیە گرتووکە وابزانم زۆرترین وەزیری هەیە ئێستا لە حکوومەت ئەکشێتەوە نە کۆمەڵی ئیسلامی کە تاکە وەزیرێکی هەیە لە ڕاستیە خەڵک بێئومێد بووە لە پارتی بەڵام برینی خەڵک بێئومێدی گەورەی خەڵک ئەو کاتە دەستی پێکرد کە بێئومێد بوو لە هێزە سیاسەکانی تریش بە تایبەتی ئەو سێ هێزەی کە لە سێ هێزەکەش بێئومێد بووە خەڵک بەڵام من پێم وایە لە هێزەکە بێئومێد بووە بەڕاستی ئەم سێ هێزە خەریکە خەڵک ناناسێتەوە یعنی خەریکە خەڵک ئەم سێ هێزە ناناسێتەوە کە ئۆپۆزیسیۆن بوون چی بوون و ئێستا کە چوونەتە حکوومەتیان بەسەر هاتووە یعنی ئەم سێ هێزن ئێستا طبعا یەکێتی بە درێژایی مێژووی خۆی لە حکوومەتا بووە لە ڕاستیە لە لەحزەیەکی نابەرپرسیارانەدا ئەژین بەڵ کەواتەوە کاریەوەی کە برتان بۆ بەغدا نەبوونی پشگیری هێزە سیاسیەکانە بۆ موچەی فەرمانبەران لە کوردستان نەبوونی دامەزراوەی پەرلەمان و حکوومەت بێگومان ئەزانی لە کوردستانە شتێک نەماوە نوێنەرایەتی شەرعی خەڵک بکە پەرلەمان ئەو شوێنەیە کە ئەبێ خەڵک چاوەڕێ بکە پەرلەمانتارەکانی شەڕی بۆ بکەن دیفاعی لێ بکەم چەند مەوزوعەکان باس بکەن قەزیی موچە باس بکەن بەڵام کاتێک کە پەرلەمان داخراوە تاکە شوێنی شەرعی لە عێراق هەبێ پەرلەمانی ئیتیحادیە کاکە حەکیم پەرلەمانی ئیتیحادی نوێنەری هەموو محافەزەکانی تایە بە محافەزەی سلێمانی و دهۆک و هەڵەبجە و هەولێریشەوە ئیزان شوێنێکی شەرعی بۆ ئێمە باسی کێشەکانی خۆمانی تیا بکەین من لە ڕابردووە بۆ ئەو هەنگاوم نەنا لەبەرەوەی هەستمە کرد دۆخی پەرلەمانی عێراق دۆخێک نییە ئەمەی تیا بخوێنرێتەوە بەس ئێستا بەڕاستی پەرلەمانی عێراقیشێکە لە موسسە چالاکەکان وەیەکێکیشە لەو موسسانەی کە ئێستا ئومێدی لەسەر هەڵ ئەچندرێ و هەنگاوی ئازانەی ناوە وەزیری مالی ئیقالە کردووە وەزیری دیفاعی ئیقالە کردووە و بەڕاستی پێشوازێکی گەرمیشان لەو مەشروعی ئێمە کرد و ئێستا حاليا ئیشی لەسەرەکەین و تەمەناکەین بتوانین زەختێکی گەورە بخێنە سەر حکوومەتی عێراقیش و سەر حکوومەتی هەرێمی زۆر سپاس واتەگەرم وڵای بەڕێز دەگەر بچینە هەولێر لای کاک زانا ڕۆستایی کاک زانە سەبارەت بە ئەرکی پەرلەمانتارانی کورد لە بەغداد بەرامبەر بە موچەی فەرمانبەرانی هەرێم چییە ئایا تاکو ئێستارکەکەی خوان جێبەجێ کردووە لە مەسەلەی نەبوونی موچە وا دەتوان چ ڕۆڵێک ببینن؟ بسم الله الرحمن الرحیم سلااو ڕێز بۆ برای بەڕێزم کاک شار و بینەرانی ئازیز بێگومان ئێمە ڕۆژانە کە لە هەرێمی کوردستان دەژین هەممان کە سوکارەکانمان فەرمانبەر و موچەخۆر لە حکوومەت هەرێمی کوردستان ڕەنگە بە خۆمان موچەکانمان باشە و ئەو شێشێمان نییە بەڵام خۆ دەوروبەرمان کە سوکارمان هەمویان موچەخۆری هەرێمی کوردستان ڕەنگە ئێمە ڕۆژانە چەندین توانز و گلەی ئاراستەمان دەکرێت کە ئێوە بخۆتان وەزعتان باشە و ئاگاتان لە معاناتی خەڵک نییە ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی دەیان نامە لە فەیسبوک و لە مۆبایل بۆمان دێت کارەساتی هاوڵاتیانمان ڕوبەڕوو دەکرێتەوە ئەوە عەمەلیاتی هەیە ئەوە قەرزدارە ئەوە
خەریکە لە خانوو دەرەکرێ ئەو هەیە داوای هاوکار و یارمەتیمان لێ دەکرێت بۆیە ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا زۆر سوپاسی برای بەڕێزم کاگوشیار دەکەین کە مبادرەکەی کرد و ئێمەش لە ئەوائیل ئەو کەسانە بن کە ئێبزامان کرد بۆ ئەم بابەتە کە گفتوگۆی لەسەر بکرێ لە قەناعەتی تەواومانەوە کە عێراق وەکو دەوڵەتێکی اتحادی تا ئەو کاتی هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق مەسئولیەتی لەسرە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاخر بەپێی دەستور هاوڵاتیەکی کورد و هاوڵاتیەکی عەرەب چ فەرقیان هەیە هاوڵاتیەک کە لە هەولێر و سلێمانی دابنیشێ لەگەر هاوڵاتیەک کە لە بەسڕە و لە بەغدا دابنیشێ چ فەرقی هەیە بۆ هاوڵاتیانی باشوور و ناوەڕاست لە سەری مانگ موچەی خۆیان بەڕێک پێشوەر بگرن بۆ هاوڵاتیەکی کورد کە لە پارێزگاکانی تێدا دەنیشێ موچەکەی وەرناگرێ گە بە چەند مانگ زارێک وەگرێ ئەوش بە پسر پسر و بە چارێگە موچە و نیموچەوە بگرێتن ئێمە ویسمان حکومەتی بەغدا و پەرلەمانی اتحادی بخەینە بەردەم بەرپرسیارەتێک و وەڵامی ئەو پرسیارەمان بدەنەوە ئایا ئێمە بەشەشین لە عێراقیانە ئایا هاوڵاتی کورد هەز بکا کە ئەویش هاوڵاتێکی دەوڵەتی عێراقا یان نا بە چ شێوێک ئەم هەستەی لاوی ڕەنگە کەم و کوڕی هەیە لە دامدەزەکانی هەرێمی کوردستان و ئێمە باسمان کرد و ناشارینەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی دەبێ هاوڵاتیان فەرمانبەران باجی هەڵەی سیاسیەکان بدەن ململانەیەکی سیاسی لە بینی دەسەڵاتدارانی هەرێم و دەسەڵاتدارانی بەغدا هەیە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا حیزبێک لە هەرێم و حیزبێک لە بەغدا هەیە فەرمانبەر تاوانی چییە هاوڵاتی تاوانی چیە بۆ دەبێ ئەو باجەکە بدا بۆ لە بەغدا باجەکەی نادا بۆ لە هەرێمی کوردستان باجەکەی بداتن ئێمە ئەم بابەتەمان زۆر بە گرنگ و بە پێویست زانی بەداخەوە ڕەنگە من دەرفەتم نەو بێ لە بەرە ژمارەی کەم مەجالیاندا مداخلە بکەن بەڵام ئەوەی کاگوشار عەرزی کرد و ئەوەی پەرلەمانتارەکان باسییان کرد بەڕاستی هەستی هەمومان بوو داخوازی هەمومان بوو کەمترین هاوسۆزیێکە کە ئەمڕۆ ئێمە لەگەر خەڵکی خۆمان کە سوکاری خۆمان هاوڵاتیانی خۆمان لە هەرێمی کوردستان بینوێنین بەڵە زۆر باشە بەرز باس لەوە کرد کە ئێستاەوەی کە لە نێوان دوو هێزی سیاسیە باجدانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یعنی ئەو دوو هێزە سیاسی بە دیاریکراوی لە هەرێمچەیەکە بۆتەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێم نێت وە هاوڵاتە ببنە قوربانی لەو بازدانی و هێزە سیاسیە لەبەرەوەی ئێستا حکوومەتێکی بنکەفراوانە من ناتوانم هیچ حیزبێکی بەشدار بوو لە حکوومەتی هەرێم بێبەش بکەم لە بەرپرسیارەتی هەریکەیان بە ئەندازی خۆیان پێشیامان بزوتنەوەی گۆڕان کە وەزیرەکان دەریشکرابوون بەڵام ئامادە نەبوون بکشێنەوە لەم حکوومەتە کۆمەڵی ئیسلامی کە حیزبەکەی خۆمە کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەشدار بووە کە بڕیاردراوە موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە و تا ئێستا کەش هەڵوێستەشی ڕوون نییە لەلایەن وەزیرە بەڕێزەکانی ئێمە کە لە حکوومەت داهەنا کەواتە هەموو ئەو حیزبانێک کە لە حکوومەتی هەرێم بەشدارن هەمویان لەم قەیرانە بە ئەندازەی جیاجیا بەشدارن لەبەرەوەی بێدەنجیان هەڵبژاردووە لەبەرەوەی هەڵوێستێکی عملیان نەنواندووە لەبەرەوەی ڕەنگە وەکو هاوڵاتیان قسە بکەن هاوڵاتی بێدەستەڵاتە بەڵام حیزب دەستەڵاتی هەیە وەزیر دەستەڵاتی هەیە نابێ وەزیر گلەی بکە نابێ بەرپرسی باڵا گلەی بکە بەڵام مەلەفی نەوت تەنها ئێستا پارتی بڕیاردەری یەکەم نییە لە بەرامبەر بەغدا و مەلەفی نەوت تەنها و بڕیار نادا ئایا لەگەڵ بەغدا ئاش دەبێتەوە شەڕ دەبێت هەنی هێزە سیاسیەکانی چیان بەرەسە تاوان بەرپرسیار بن لەو دۆخەی ئەوەی کە موچە لە بەغداوانێت هەموو هێزە سیاسیەکان تێیدا بەشدار بن بەلای کەمی یەکێتی و پارتی بەشدار یەکێتی ناتوانێت خۆی لە بەرپرسیارەتی دەرباز کات چونکە لەم لیژنە باڵای سەرپەرشتی نەوت دەکا ئەنجومەنی باڵای نەوت لە هەرێمی کوردستان ئەوان سکرتێرەکان هەیە و بە دوو ئەندام بەشدارن ناتوانێت ئەوان خۆیان بەدەرکەن لە مەسئولیەتە بۆیە من دەڵێم هەموو ئەو هەردوو هێزە سەرچێکە لە هەرێمی کوردستان برا شەریک بوونە بە درێژای 25 ساڵی ڕابردووە لەو کابینێ هەشتەمیش زۆرترین بڕیار بەدەست ئەوانن سەرۆکی وەزیران و جێگری سەرۆکی وەزیران لەوانە بەلای کەم ئەم دوانە و حیزبەکانی تریش کە بەشدان لەگەڵیان لە حکوومەت لەبەر نەبوونی هەڵوێستێکی ڕوون و ئاشکرایان لەناو حکوومەتەکە ئەوانش بە ئەندازەی خۆیان بەشدارن لەم دۆسەیە ڕاستە پارتی دیموکراتی کوردستان زۆربەی زۆی دەسەڵاتەکانی بەدەستەوەی وەزیری نەوت لە ئەوانە بەڵام ئەمان ڕای دەگەێنن لە ڕاگەیاندون لە کۆبوونەوەکانیش دەڵێن بە ئاگاداری وەزیرەکانی بابلەن یەشێتی نیشتیمانی کوردستانە بە ئاگاداری جێگری سەرۆکی وەزیرانە بە ئاگاداری ئەنجومەنی باڵای نەوتە لە هەرێمی کوردستان بۆیە بە ئەمە بە قانونی قسە بکەین و بە ئینساف قسە بکەین هەتا ئەوانە بەشدار بن لە حکوومەت مەسئولیت لە حکوومەت مەسئولیتەشی تەزامونیە واتە هەمویان بەرامبەر بە ڕەوشەکان بەرپرسیارن بەڵێ سوپاس دەکەم دواتە گەڕێنەوە لای بەڕێز کا کوشارەگەر بگرێمەوە لای بەڕێز سەبارەت بە ئەوەی کە تاکوێ سەوکو نوێنەرانی کورد ئێوە
بۆتان ڕوونە بۆ تۆ کە کێ بەرپرسیارە لەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێم نانێدرێ لە هەرێمەوەی بەرپرسیارەتەکان لە بەغدادەوە ینی ئەوەی کە بەڕێز بەداچوون بۆکتەوە کارەکەی چیە کە موچەکە نانێدرێ لەگەڵەوەی کە لە یاسای بودجەشدا باسی لێوە کراوە خۆی لە ڕاستیام قسەی کاک زانا برای بەڕێزم سڵاوڕێزم بۆ هەیە زۆر دقیقە کە هەموو ئەو حیزبانەی کە بەشدارن تایە بۆ هانەشی کە نێردراونەتەوە ماڵەوە تا ئێستا ڕایان نەگەیاندووە کە خوانی با بڵێن لە حکوومەت دێنە دەرەوە قەزم بزوتنەوەی گۆڕانە هەمویان بەرپرسیارن لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بە ئارەزوی خۆی تەسەڕوفەکە بە مەلەفی نەوتیەوە بە ئارەزوی خۆی تەسەڕوفەکە بە علاقە لەگەڵ بەغاوە بە ئارەزوی خۆی علاقە لەگەڵ عبادی تێکەدا علاقە لەگەڵ عبادیە باشەکاتەوە ئێستاوە حالیان طبعاً علاقەی بینی عبادی و پارتی وردە چاکە بێتەوە بیستومە کە بارزانانی ئەماوەی سەردانی بەغا ئەکات بەڵام ئەوەی کە پارتی بۆی ئەچێتە سەر بەم شێوازە بەهۆی بێدەنجی ئەم حیزبانەوەیە من کە باسی ئەوم کرد ئەگەر ئەمانە بەهاتناتە دەرەوە حکوومەتەکە ئەڕووخایە حکوومەتەکە شکستی ئەهێنا مەبەستمەوە نییە من دۆخی هەرێمی کوردستان تێکچێ یاخود حکوومەت تێکچێ بەڵام ئێستا حکوومەتیشی نابەرپرسیار هەیە ئەم حیزبانە ڕایان گرتووە ئەکرێ ئەم حکوومەتە هەڵبۆشێنرێتەوە جارێکی کە بیر لەوە بکرێتەوە حکوومەتیش تر تەشکیل بکرێت جاهانێک لەو هێزانەیان ئەبن بە ئۆپۆزیسیۆن چۆن حکوومەت تەشکیل دەکرێت تۆ پەرلەمانت نەوێت پەرلەمان پەخراوە جاخۆی ئەمە پرسیارەکەیە تۆ ئەی حکوومەتێ بۆ چییە یان حکوومەتت چۆن ئەبێ بەبێ پەرلەمان حکوومەتێک بە ئارەزوی خۆی تەسەڕوفکە بەبێ ئەوەی جهەیەکی تەشریعی هەبێ لێی بپرسێتەوە یعنی چ حکوومەتێکە یعنی ئەلفوبەی سیاست ئەلفوبەی دەوڵەتداری جیاکردنەوەی نێوان سوڵتەکانە یاخود بوونی زیاد ینی سێ سوڵتەیە بۆ دروستکردنی کیانێک کە پێی بۆ ئەوترێت دەوڵەت یاخود حکوومەت سوڵتەی تەشریعی سوڵتەی تەنفیزی یاخود کیان یاخود ئیقلیم سوڵتەی تەنفیزی سوڵتەی قەزایی باش ئێستا سوڵتەی تەشریعی بە تەواوەتی کۆتایی هاتووە لە هەرێمی کوردستانە سوڵتەیەکی تەنفیزیت هەیە پارتی بە ئارەزوی خۆی وەکو دیوەخان سەیری کردووە بەسەلا ئەم سێ چوار وەزیرە بنێرنەوە بۆ ماڵەوە حکوومەت وەکو دیوەخان سەیر دەکات ئەزانین چۆن ناتوانین لە وەزیرەکەی خۆتان پرسم بڵێن کاک نێچیروان چەندە بێ لە ئەنجومەنی وەزیران دەوامی نەکردووە ئەوەی معلوماتی بێت چەندە یعنی بە ئارەزوی خۆی دەوامەکە ینی ئەوەی کە خۆی کردو بە کەواسووری بەرلەشکر کە قوبات تاڵەبانیە ینی قوبات تاڵەبانی ئەوەنەی قوبات تاڵەبانی دیفاع لە حکوومەتەکە خۆنە نێچیروان بارزانی لێی ناکە یعنی جەناب وەکو سەحەفیەک خەڵکی کوردستان وەکو خەڵکی کوردستان لەکەیەوە نێچیروان بارزانیان نەبینیەوە لە ئیشەشی حکوومیە ئەوەی کە ئەسوڕێتەوە خۆی کردو بە کەواسووری بەرلەشکر چییە قوبات تاڵەبانی کارەکەی چیەکە و لە بەرزانی هۆکارەکەی وایە هۆکارەکەی بەشێکی کە مەزمونیە لە ڕاستیە بەشێکی کە مەزمونی و بەڕێزەیە کە کراوە بە جێگری سەرۆکی حکوومەت بەشەکەی تری ناڕازگۆی ئەو حیزبە سیاسیانەیە یعنی بە خەڵک شتێک گەڵێن ئەشیانەوەی لە ئەرزی واقع شتێک بڵێن یعنی خەڵک ئێستا زۆر لەوە وشیارترە تۆ بیخەڵەتێنی بۆی بڵێ بەڵێ من لەگەڵتام من لەگەڵ داوەڕەواکانتان بەڵام لە حکوومەت ئەمێنمەوە خەڵک ئێستا کاری دەوێ خەڵک ئێستا کردداری دەوێ بڵێ کاکەوە من لە وەزارەتەکە و بێمنەتم لە حکوومەتەکە و بێمنەتم ئەوە من هاتمە دەرەوە فەرموم حکوومەتە بۆ خۆت فەرمو بزانام چۆن ئیدارەیەکی ئیدارەی بکە بەڵام ئێستا ئەوانە شەرعیەتیانداوە بۆ حکوومەتەی کە بە ئارەزوی خۆی تەسەڕوفەکە ئەمڕۆ بەناوی حکوومەتەوە جوابی چوار حیزبەکە دراوەتەوە کە من بخۆم پێم وایە وەڵامەکان زۆر منطقیە ئەڵێ هەر چوارتان لە حکوومەتە بەشدارن و هەمووشان ئاگادارن ئێمە چیمان لەدەست و چیمان لەدەست نایە و پارێنەوت ئەم پارێ ئەم چەند بەرمیلێکە کاک ئاشتی ئاشکرای ئەکای خود ئاشکرای ناکە بەڵام خۆ خەڵک داوای نەوت ناکە کاکە خەڵک داوای ئێستا داوای پارەی نەوت ناکە خەڵک زۆر لەوە خەڵک داوای ئەوە کاڵەیەوە لە 2023 و 2004 واز لە 91 تا 2023 بێنە لە 2004ەوە ملیاران دلار هاتوتە ئەم هەرێمەوە بەشێکی گەورەی ئەو بەرپرسیارە سیاسیانە هەر لە عائیلەی بارزانیەوە بۆ عائیلەی تاڵەبانی بۆ عائیلەکانی تر بۆ سەرکردەکانی تر بوون بە ملیاردێر کاتێ هاتوو بەشێک لەو ملیارانە بێنە دەرەوە بیان بە خەڵک کاکە یعنی خۆ خەڵک داوای ئەوە کە بەشێک لەو پارانەی کە هی خەڵک بۆ بردوویەتی ئەگەر ئەوانە خۆیان بەخاوەنی ئەم وڵاتە ئەزانن ئەگەر خۆیان بەخاوەنی ئەم هەرێمە ئەزانن ئەگەر خۆیان بەخاوەنی ئەو خەڵکە ئەزانن با بەشێک لەو ملیارانە بێنن یعنی بۆ نمونە من ئەمە لە ڕێی پرسیار لە جەنابتەوە پرسیارێک ئاراستەی خەڵک پرسیاری خەڵک ئاراستەی ئەم هێزە سیاسیانە بکەم یعنی ئایا یەکێتی و پارتی ناتوانن هەر یەکەیان 2.5 ملیار دلار بێنن بۆی 5 ملیار دلار لەم وڵاتەیە دابنێنەوە جارێکی تر و موچەی فەرمانبەرانی پێ بدەن یعنی بە هەموو عەقڵی خۆیان تەسەورەکەن خەڵک پێی وایە ئەمانە ئەو پارانەیان نییە حسابەکانی دەرەوەیان ئەم پارانەی تیان نییە مڵک و ماڵ و ئەو ئەم هەموو پارەی کە بردویانە ئەمانە یعنی پێیان وایە خەڵک وا ئەزانێ ئەوانیش وەکو تۆ وەکو هەر کاوڵاتیەکی تر چاوەڕێی ئەوەن سەری ماک ڕوبع موچە و نیوە موچۆر بگرن بۆی مناڵەکانیان بنێرن بۆ مەکتەب یعنی ئەوانە پێیان وایە خەڵک ئەمان وەکو ئەوانە بینن ئەگەر چوون بەشداری خۆپیشاندانێکیان کردیان ڕۆیشتن سەردانی دوو تەعزییان کردیان ڕۆیشتن سەردانی کەسوکاری شەهیدێکیان کرد با بە خەڵک باش زانێ ئەوانە دزن خەڵک باش زانێ پارەی ئەوانیان بردووە خەڵک باش زانێ ئەوانە لەسەر حسابی ئەم میلەتە بوون بە ملیاردێری دۆلار بەشێکی بێننەوە کاکە هەنیشیان بردتان یعنی
عافێتتان نەبێ بەڵام بیهێنەوە لانی کەم ئەم ئەزمەی کە خەریکە هەرێمەکە نغڕۆ ئەبێ خەڵک ئێستا گەنجێکی وەکو جەنابەت دینارێک لە جیرفانتان نەبێ ئینتیمای چی تەبێ بۆ ئەم وڵاتە بەمان گەنجانی وەکو جەنابەت لەسەر ئەم جادەیەی ساڵەکە لە سلێمانی بن 1000 دینار لە جیرفانیانە نەبێ تەحمولی چی بکەن ئەوەی لە بەردەستیانە بێ بەکاری هێنن ئەو تووڕێی کە هەیەە ئەیتەقێنەوە وەلو من بەڕاستی بە هیچ شێوەیەک لەگەڵ ئیشی تێکدەرانە نیم ئەزانی بۆ لەگەڵ ئیشی تێکدەرانە و تونند و تیژی نیم نەک لەبەرەوەی ئەمانە زۆر شەریفن لەبەرەوەی هەر ئیشێک بە تێکدەرانە هات هەر کەسێک بە خوێن هات بە خوێنە ڕوا چۆن یەکێتی و پارتی ئەڵێن ئێستا بە خوێن هاتوین و ئەبێ بە خوێن بڕۆین من بۆ خۆم پێم وایە گۆڕانکاری ئەبێ گۆڕانکاریی مەدەنی بێ لەبەرەوەی ئەوەی کە بە خوێن دێ ئەوەی بە تونند و تیژی دێ لەوانە باشتر نابێت کە ئێستا هەن بۆیە من بەڕاستی لەگەڵ تونند و تیژی نیم بەڵام لەگەڵ ئەوەش نیم خۆڵ بکرێتە چاوی خەڵک لەگەڵ ئەوەش نیم خەڵک پێی وابێ ئەوانە پیان وابێ خەڵک سادەیە خەڵک جێلە وڵای ئەو پارەی نەوتەر ئەوە نێ و نەوتەکە ئەوەتانێ و ئەمە ئەو بەرمیل نەوتانەیە کە کاگاشتی بە ناڕاستگۆیانە بۆمان ئەخاتە ڕوو کاکە خەڵک داوای ئەوە ناکە خەڵک داوای ئەوە کاڵە لە 2023 2024 چیتان بردووە ڕبعیشی بێنەوە بەشێکی بێنەوە بۆی موچەی و خەڵکەی پێبن لە دەرەوە بردوێنە بۆ دەرویان لە ناو خۆی لە ژێرزەمینەکان یەکێکیان ناڵە مەلا بەختیار نەیە و ژێرزەمینەکان پڕن إذا بقى سبيت سر بجرأتي وهي بخوماش الله هم رجع لسر الإسلام قصة كرجع وكو أمولاتي تشيشين بس تشيشين بريتي بلا لدين الإسلام وأنا بابي أم جرب في معاملة وقت خوي وتيجر زمينه كان برن زحمة النبي بقى سبيت في معاملة بلا أنا مشان يجر زمينه كان دزاني وقال إيه بابي في معاملة خو من أجر شتيك نزانم لخو مقصير سرناكم بقى إيش أجر صورة زاني جير زمينه كان برن بقى فرمو في معاملة جير زميني تشيبرا بۆی ئەم خەڵکە بچێت لە ژێرزەمینەکان پارەکەی دەربێنێتەوە بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم لای بەڕێز کاکزان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە لە 2 ساڵی ڕابردوو بوونم لە یاسای بودجەی 2015 و 2016 پرسی موچەی فەرمانبەران بەستراوەتەوە بە مەسەلی ناردنی نەوت لەلایەن هەرێمەوە ئەوەی کە ئێستا بۆتان ڕوون بۆتەوە چییە خەتای کە لە حکوومەتی هەرێمە یاخود لە بەغدادەوە یاخود کێوە کاریەوەی کەم ئیتفاقە جێبەجێ نەکرێت کە موچەی فەرمانبەران بنێردەوە خەڵک لەو ناڕەحەتی ئێستادا نەبێت بەڵێ بێگومان هەردوو ساڵی 2015 تا 2014 کە بودجە دانرا مادەی دەی تێدا دانراوە لەو مادەیە باس لەو دەکا کە داهاتەکانی هەرێمی کوردستان ئەبێ تەسلیم بکرێنەوەتەکە بفرۆشێ و حکوومەتی بەغداد 17 و مافەکانی هەرێمی کوردستان بدا و لە بڕگەیەکدا هاتووە ئەگەر هاتوو هەر لایەک ئیلتیزامی نەکرد لایەکەی تر بۆی هەیە ئیلتیزام نەکا ئەم دەقە یاسایە لە کاتی خۆی کە دانرا بەڕاستی یەکێک لەو زڵمانێکە لە خەڵکی کوردستان کرا ڕەنگە لە پەنای ئەم دەقە بێکە بەهۆی ئیتفاقێکی نەوتی بوو لە بینی هەرێم و بەغدا لە ساڵی 2017 لە بودجەی 2017 ئەم دەقە دەبێت چارەسەر بکەین لەبەرەوەی ڕەوایەتیدا بەنان بڕین ڕەوایەتیدا بە بوزە بڕین ئەگەر هاتو هەرێمی کوردستان نەوتەکەی خۆی تەسلیم نەکرد بەغداش تۆ بۆت نییە بۆ تێ پارە نەنێری بۆ هەرێمی کوردستان ئەمە هەردوو لاس خراپ بەکارهێناوە ئەم دەقە و بەکارهێنا بۆ بەرژەوەدی سیاسەکانی خۆیان و لەو بینەش فەرمانبەران و موسەخۆران و هاوڵاتیان هەرێمی کوردستان زەرمەند بووینە بۆیە لە یاسای بودجەی 2017 دەبێ ئێمە بیرێکی زۆر قوڵتری لێ بکەینەوە نەخێر حکوومەتی بەغدا ئەبێ بە سیغێکی تر ئەم مامەڵە لەگەر ئەم بابەتە بکا و ئێمە وەکو نوێنەرانی کوردە بە سیغێکی تر دۆزینەوە کە حکوومەتی هەرێم نەیکاتە بیانوێک بۆ خۆت زیینەوە لە ئیلتیزامە قانونی دەستوریەکانی لەو پەنایەش خەڵکی هەرێمی کوردستان بازەکەی بدا کەواتە من ناڵێم هەرێمی کوردستان پابندی نەبوارێمی کوردستان کەم و کوڕی زۆرە لە پابندی بە یاساکە و بە ڕێکەوتنەکە و هەرێمی کوردستان بەغداش لە بیان و گەڕاوە بۆی بوزە نەداتە هەرێمی کوردستان جەماعەتیش بەڕێک پێشی بیانەکەیان داوەتە دەستی بەڵێ زۆر باشە وەکو پەرلەمانتەر ئەم ساڵانە کە ئەم ساڵ کە ئێستا لیژنەیەک پێکاتووە لەسەر موچەی فەرمانبەران دەتوان لە پرۆژە یاسای بودجەی 2017 مەسەلەی ئیتیفاقی نێوان هەرێم و ناوەند بۆ ناردنی بودجە بکەنە شتێکی ئیلتیزامی و ئەوەی تێدا نەبێت کە خۆت زیینەوەی تێدا نەبێت بەڵێ دەبێت کارێکی جددی لەسەر ئەو بکەین و ئەمە حکوومەت هەرێمی شەگەر هەیە خۆی بەرپرسیار دەزانی ئەبێ بێ دەست بە گفتوگۆیشکە بکە لەگە بەغدا سیغێکی نوێ بدۆزیتەوە بۆ ئەم ڕێکەوتنە و ئەم مادە قانونیە لە یاسای بودجە بەو شێوەیە کە هەبوو تەنها بووە دەرفەتێک بۆ زیاتر بە هەدەردانی سەرۆت و سامانی هەرێمی کوردستان و فرۆشتنی نەوتەکەی بەبێ ئەوەی بە شەفافانە داهاتەکەی دیار بێ دەبێ ئێمە ئەم دەواازەیە قەپات بکەین بە شێوەیە کە ڕێگری بکرێت لە بە هەدەردانی سامانی گشتی لە هەرێمی کوردستان و ڕێگریش بکرێت لەوەی کە بەغدا بیان و بدۆزێتەوە بۆ
خۆتزیینەوە لە مەسئولیاتەکانی بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان زۆر باش مادام ئێمە تا ئێستا بەشێکین لە عێراق مادام دەوڵەتێکی ئیتیحادی فیدرالیە نابێوا بە ئاسانی بەم قسەی وەڵامان بدەنەوە بەغدا برێن لەبەر ئەوەی ئێوە داهاتەکە تەسلیم ناکەن بۆیە ئێمە بودجەی هەرێمی کوردستان نادەین ئەم قسەیە ئەمە سزادانی خەڵکە سزادانی فەرمانبەرانە لەبەر خلافێکی سیاسی لەگەر لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە کەواتە ئەم ساڵ ئێوە دەتوان مەسەن ئێستا کە کێشەی موچەی فەرمانبەرە ناو پەرلەمانی عێراق باز کراوە لیژنەی بۆ پێکێنراوە یعنی دەتوانن کێشەکە پەرلەمانی عێراق بە دیاریکراوی دەتوانێت کێشەکە یەکلا بکاتەوە بڕیاری یەکلاکەرەوە لەو بارەوەدا بڕیارەکانی پابند بن بۆ هەرێم و بۆ بەغداش؟ ئەو لیژنەیە هیوادارم کۆمەڵێک ڕاستپاردەی زۆر باش بینتە بەر دەستی پەرلەمانی عێراق و ئێمەش لێ گفتوگۆ لەسەر بکەین و پەسەندی بکەین و بێگومان یەکێ لە ڕەنگە ڕاستپاردەکانەوە بیتن گفتوگۆیەکی جددیتر دەست پێ بکات لە بینی نوێنەرانی هەرێمی کوردستان و بەغدا بۆ ئەوی سیغەیەکی نوێ بدۆزنەوە بۆ یاسای بودجەی ساڵی 2017 و ئەگەر هاتە ئەنجومەی نوێنەرانیش بەڕاستی ئەمە وەکو نوێنەرانی کورد هەر شێوازێک ببینین هەر مادەیەکی یاسا یا بڕگەیەکی یاسا ببینین کە خراپ بەکاربهێنرێ بەرامبەر بە هاوڵاتیان هەرێمی کوردستان ئێمە ئەوزار ڕێپێنادەین تێپەڕی و بە شێوەیەکی کە دایدەڕێژینەوە کە لە بەرژەوەندی خەڵک بێ نەک لە بەرژەوەندی دەسەڵاتداران. زۆر باشە مەبەستمەوە بوو لە ڕووی یاساییەوە بڕیارەکانی پەرلەمانی عێراق بۆ حکوومەتی هەرێم و عێراق مولزی من دەبێت پیانە و پابند مەگەر بڕیارێکیان لەسەر و پرسەدا لە ڕووی یاساییەوە بۆ هەردووکیان بۆ هەرێمەوە بۆ بەغداد یاسایە ئیتیحادیەکان دەستوری عراقی ملزەمە بۆ هەرێمی کوردستانیش و بۆ هەموو پارێزگەکانی تری عراقیش یاسای بودجەی عراقیش بە هەمان شێوە ملزەمە بۆ هەرێمی کوردستان کە پێویستە پابندی پێوە و کۆمەڵێک یاسایتری ئیتیحادیشەنە لە ڕووی قانونیەوە ملزەمن بۆ هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان ئەگەر پابندی پێوە نەکا ئەوە دەبی خۆی تحملی مەسئولیت بکە تحملی مەسئولیتیش ئەم بارودۆخەیە کە ئەو ڕۆکە بە سەرشانی حکوومەتی هەرێم داکەوتووە و ناتوانانی شانیش لە بن دەرێنێ کەواتە دەبێت بەرپرسانی هەرێمی کوردستانیش مڕازەیەکی جددی خۆیان بکەن ئەم زۆرە سیاسەتێک کە لە 2 ساڵی ڕابردوو کراوە لە 2 ساڵی ڕابردووی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان کابینە هێشتم لە ئەو ساڵی کە ماویانە بەم شێوەیە بڕوا بە هیچ شێوەیەک سەرکەوتن بەدەست نانێ و کارلەساتی زیاتر لە هەرێمی کوردستان دەخڵقێنێ. بەڵێ کەواتە بەڕێز پێ وایە حکوومەت لەم ڕۆوە شکستی هێناوە لە مەسەلەی ئابووری سربەخۆی کە موچەی فەرمانبەرانی هەرێم دابین کە ئێستاەوە باشترە لەگەڵ بەغداد ڕێکەوتن بکات ئەوە باشترە بۆ مەسەلەی ئەگەر بەغداد موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت؟ بەڵێ بێگومان گەورەترین شکست و گەورەترین زەرەریاندا لە خەڵکی کوردستان و کۆبوونەوەیان کرد بە حیزب کوردستانیەکان و تحملی مەسئولیەتیان کرد گوتیان ئێمە ئاشتی هەورامی سێجا دەستی لە مێزەکەدا لە کۆبوونەوە کە من لەوێنەوەم کاگوشار لێ بووە کە گوتیتی بەڵێ دەتوانین موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکەین بەو نەوتە و زیادیش دەمێنێتەوە. خۆڵیان کردە چای بەرپرسان و نوێنەرانی کوردیش بە بشێوە لەسەر مەسئولیەتی خۆیان بڕیاریاندا ئابووری کوردستان سربەخۆ بکەن و نەشیان توانی بە هیچ شێوەیەک خزمەتی ئابووری هەرێمی کوردستان بکەن خۆسکەوە کوزاران وایە داهاتی نەوتەکە تەسلیمی عێراق کرابایە و سەری مانگ هاوڵاتیان هەرێمی کوردستان موچەی خۆیان وەرگرت بایەوە و هەرێمی کوردستانیش پابند بایە بە یاسای بودجە بە تایبەتی لە ڕووی میلاکات و لە ڕووی تەعینات و لە ڕووی خەڵک ناونووسکردن بەبێ ئەوەی هیچ بنەمایەکی قانونی هەبی. بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ ما بمێنەوە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کە شەرەگەر بگەڕین و لای بەڕێستان سەبارەت بە ئابووری سربەخۆ ئێوەکو پەرلەمانتارن کە و کۆبنەوەتان کرد ئێوەش پێشگیرتان کرد کە بەم شێوەنەوتەکە بفرۆشێت و خەڵک بەم شێوە لە ناڕەحەتی دابێت خۆی لەڕاستی ئێمە پشگیریمان نەکرد ئێمە لە دووەم کۆبوونەوەیە لەگەڵ حکوومەتی هەرێمە 4 فراکسیۆن بێجگە لە پارتی بەنامێکی حەوخاڵیمان بڵاو کردەوە یان خوێندەوە بۆیان لە دژی ئەوان وتمان خەتای ئێوەیە و ئێوە مشکیلەتان هەیە و من ئاشتی هەورامی لە تەنیشتمەوە بووتم حەق ئەم پیاوە بگۆڕن یعنی یەکێک لە خاڵەکانمان ئەو بوو کە گۆڕینی ئاشتی هەورامی بۆ پێ حکوومەتی عراقی حسێن شەهرستانی گۆڕی بوو بەڵام لەم کۆبوونەوەی باسییان لەوە کرد کاکە ئێوە بۆ ڕێگەنادەن ئێمە نەوتی خۆمان بفرۆشین دڵنیابن لەوەی موچەی فەرمانبەران بە زیادەوە دابینەکەین و پارەش زیادە بێت بەڵەوە ساڵی چەند ویان وت 2015 سەرفای 2015 پرسیاریان لێ کردەوە ئایا پرسیارێک کرا لە ناو کۆبوونەوەکە ئایا فعلا ئێمە ئەتوانین موچەی فەرمانبەران دابین بکەین ئەگەر ڕێگە بدەین نەوتی خۆمان بفرۆشین هیچی نەدەین بە بەغا ئاشتی هەورامی 3000 دەستی شێشا بە مێزەکەیە هەموو برادرانی پەرلەمانتارانی لیژنەی دارایی لیژنەی نەوت سەرۆکی فراکسیۆنەکان لێ بوون 3000 دەستی شێشا بە مێزەکەی وتی بەڵێ ئەتوانین ئەزانی من بۆ خۆم پێم وایە قسەکردن لەسەر ئەوەی کە پارتی نەوت ئەنێریان نانێرێ شتێکە یعنی من لێ بێ ئومێد بووم یعنی زانی پارتی لە سیاسەتی خۆیان هەروە بۆ یعنی وەختی خۆشی دەستێگرت بەسەر گومرجی برایم خەلیلە عادەتەن پارتی کارتی پارە و کارتی ئیقلیمی بەکارهێنێت بۆ یەکلاکردنەوەی پرۆسی سیاسی یعنی ئەزانی سەرکەوتوو بووەوە ئەبێ خەڵک یعنی ئەمە بەهۆی بەشێکی بەهۆی لاوازی هێزە سیاسیەکانەوەیە بەڵام مەسەلەن ئەم سەرکەوتنە تۆ جارێ بڕۆی تورک بێنی و جارێ بڕۆی ئێران بێنی و جارێ بڕۆی عێراق بێنی ئەمە لە کارتی ئیقلیمیە لە کارتێکتیشا تۆ دەست بگری بەسەر قوتی خەڵکە چێ لەبەرەوەی خەڵک برسیەکە یاخود کێشەیەک دروستەکەی ناتوانی یان هەڵناستی بە ئەرچی خۆدلانی کەم وەکوتم ئەو پارانی کە بردووتە بیهێنیتەوە کەم خەڵک ئەزانێ بردویانە ئەمانە هەمووی بەرپرسیارەتیەکن کە خۆتەزانی یعنی مەسەلەن تۆ دیقەت بە لەو کاتەیە کە خەڵک ئەزمەیەکی گەورەی هەیە ئەوان ژماری کەناڵە زەبەلاحەکانیان کەناڵە تەلەڤیزیۆنەکانیان زیاترەکەن لەو کاتەیە کە خەڵک کێشەی هەیە یەکێکە نێرن بۆ سلێمانی بۆی بە ئارزووی خۆی بە ملیۆنان دۆلارەوە بۆی بە ئارزووی خۆی خەریکی خەڵککردین و ویژدانکردین و موچەبڕینەوە بۆ ئەم و بۆ ئەو بێت ئەخر خۆ خەڵک لەمە یعنی چیتر لەمە بێدەنگ نابێ یعنی چیتر ئەم بارودۆخە بەم شێوازە ناڕواتە سەر بەڵام دیسانەوە باسی یەکەم و دیسانەوە مەبەستمە ئەمە بڵێن کە لە ڕاستیە خەڵک بێئومێدیە گەورەکەی کاتێک بۆ دروست بووە کە لەم چوار هێزە بێئومێد بۆ نەک لە پارتی زۆرینەی خەڵکی کوردستان دەنجی نەداوە بە پارتی 3 جار کەمینەیە بەڵام لاوازی هێزە سیاسیەکان وایان کردووە کە پارتی بەمشێر ئەزانی من جاری تریژ ئەمەم زۆر باس کردو ینی ڕەنگە تۆزی خۆش نەبێ جاریشکە باسی بکەم بەسەر باسیەکە مادەم پرسیار کاکە پارتی جارێک کەمینەیە لە ناو پەرلەمانی کوردستانە 38 کورسی هەیە لە کۆی 111 وانە کەمنەتەوەکانیشی لەگەڵ تۆ واز لە کەمەنەتەوەتەکان بێنە 38 هەیە 38 کورسی هەیە کە دەنجا ناو بە پارتی دیموکراتی کوردستان ئۆکەی باش ئەلەم 28 لە مەنتیقەی بادینانن یاخود لە پارێزگای دۆهۆکە باشە جیالەوە پارتی لە ئاستی خیتابی سیاسیە کەمینەیە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان لانی کەم 4 هێزە سەرۆکیەکە داوای سیستمی پەرلەمانی ناکەن بەتەنها پارتی خۆی داوای سیستمی سەرۆکاتیەکە بەتامی میرنشین و بەتامی حکمی بنەماڵەی وانە لەوە شاکەمینەیە بەڵام تۆ دیقەت بە بۆی چۆتە سەر بۆ لەبەرەوەی ئەم هێزە سیاسیانە لاوازن بەرامبەری بۆ لاوازن بەرامبەری لەبەرەوەی بەشێک لە سەرکردایەتی ناڵم هەمووی بەشێک لە سەرکردایەتی ئەو هێزە سیاسیانە کە شۆڕژگێڕەکانی دوێنێن لە مەسلحەتی خۆیان لە بەرژەوەندی خۆیان نەترسن سیر کە باسی گۆڕان و مەسەلەن کۆمەڵ چ بەرژەوەندێکیانە تا لێ بترسن ئەوە پرسیارە لە ئەوان بکە لە ناو بزوتنەوەی گۆڕانیشە لە 25 حوتەوە خەڵکە بۆ حەزیەکەت بەشداری بکەین لە دەسەڵاتە لە ناو بزوتنەوەی گۆڕانیشە هەیە بە درێژایی ئەو ماوەی کە بۆ نمونە من بەڕێوەبەری کێنن بۆ مسەختی کردو بۆی کێنن بەم شێوازە توند نەبێ جارێگەی و شەڕی سەردەش عوسمان مەکەن بە شەڕی پارتی و ئێمە جارێگەی و شەڕی کاوەگەرمیانی مەکەن بە شەڕی ئێمە و پارتی بەڵێ خەڵکی دەنجیوا لە ناو بزوتنەوەی گۆڕانیشە هەیە برای بەڕێز دڵنیام لە ناو کۆمەڵی ئیسلامیشە هەیە لە ناو یەشەتیشە هەیە لە ناو هێزەکانی تریشە هەیە بەس با من جوملەکە بۆ تەواو بکەم من بەڕاستی خەڵک دەنجی داومەتێ بۆی دیفاع لە حەقەکانیان بکەم من وێنەرایەتی 100,000 دەنگدەری کوردستانەکەم کاڵم 100,000 دەنگدەر 100,000 کەس هەر پەرلەمانتارێکی عێراق نوێنەری 100,000 کەسە لە پەرلەمانی ئیتیحادیە تۆ دیقەت بە کە باسی دوو ئیدارەی ئەکرێ کۆمەڵی مەسئول دەستەکەن بۆ وەکە ئەوەی دنیا خراپ بێ نابێ باسی دوو ئیدارەی بکەیت باشە من لەسەر ئەرزی واقع لێتە پرسم ئێمە دوو ئیدارەمان هەیە یان یەک باشە ئیدارەی ژێردەسەڵاتی پارتی لەگەڵ ژێردەسەڵاتی یەکێتی جیاواز نییە لە تێگەڵەوە جیاواز نییە دکتۆر یوسفیان لە پردەوە نەگەڕاندەوە بەسکە بۆچی دژی ئەوەن ئەزانی بۆ لەبەرەوەی مەجموعەیە مەسئول لە ناو پارتی بەرژەوەندیان هەیە لە سلێمانی
مجموعەیە مەسئولیش لەژێر دەسەڵاتی یەکێتی بەرژەوەندیان هەیە لە هەولێر، مەسئول هەیە لە سلێمانی دانیشتووە سەرمایە گوزاریەکەی لە هەولێرە بای 5-6 میلیارد دلارە. یعنی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی گەورە هەیە پیان و تۆ بۆ مۆقیفێکت نییە بەرامبەر بە پارتی و توێتی کاکە من نامێت جاریشکە بمەوە بە ئاوەری سلێمانی و وەکو چیوێشی ئابم لێ بێتەوە. باشە تۆ حەقی خۆتە ئەمە بکەیت، حەقی خۆتە نەتەوێت ئاوارە بی، بەڵام حەقی خۆت نییە ناو لە خۆ بنەی مەکتەبی سیاسی ئێستیقالە تەقدیم کە و تەواو بڕۆ لە ماڵەوە بە خۆ دانیشە و دەست بە کڵاوەکەتەوە بگرەبانەی بە. ئەزانی ئەوەی کە ئەم بارودۆخی ئاوا دروست کردووە و خەڵک بێئومێد بووە، بەڕاستی خەڵک لەو هێزانی تر بێئومێد بووە، چونکە دەستی لە پارتی شۆردووە، خەڵک دەنجی نەداوە بە پارتی. کاکە زۆرینەی ئێستای پەرلەمانی کوردستان زۆرینە لای پارتیان لای ئەو چوار هێزەیە، هەر پرسیارێکی بەسیط لە بەڕێستەکەم. باشە پەرلەمانی کوردستان بۆ کۆ نابێتەوە؟ هەمویان مجامەلەی پارتیەکەن. ئێمە چوار هێزی سیاسی ترسنۆکمان هەیە کە لە ڕاستیە لەم لەحزە تاریخیە، ئەڵم لەو لەحزە تاریخیە، چونکە لە ڕابردووە بەڕاستی تا ڕادەیەکی زۆر من لانی کەم ڕێیم لەسەر سێ هێزەکەی ئۆپۆزیسیۆن جیاواز بوو، لەم لەحزە تاریخیە نوێنەراتی دەنگدەرەکانیشان ناکەن. زۆر باشە، بەڵام هەر چوارێزەکە وەکو یەکن. ئەوە دەی من ئاگادارم بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی پەرلەمانتارەکان هەموو ئامادەن لە دەرەوەی هەولێر لە هەر شوێنێک کۆبوونەوە بکری. دا هەموو هێز ئەو چوارێزە باشە کۆمەڵی ئیسلامی چیەکە لەناو حکوومەتە؟ من نامێ بەس قسە لەسەر کۆمەڵی ئیسلامی بکەم. موقیفی کۆمەڵی ئیسلامی لە شێخ فەخرەدینەوە بیگرە بۆ کوتلەکەی پەرلەمانی عراقیشیان یەکێکە لە موقیفە ممەیزەکان. خۆ دنیای پەرلەمانتاری گۆڕانیش هەیە، پەرلەمانتاری یەشەدیش هەیە، یەکگرتووی ئیسلامیش هەیە. من قسە لەسەر سەرکردایەتی ئەو هێزە ئەزانی چۆنە ئەگەر خەڵک ئەم ملاحەزەی زۆر سوپاس بۆ ئەم پرسیارە، ئەگەر خەڵک ئێوێ پرسیار دروستکە لەسەر موقیفی ئەم هێزە سیاسیانە، ئەبێ قسە لەسەر سەرکردایەتیەکان بکەی، نابێت لەسەر پەرلەمانتارەکانیان بکەی. پەرلەمانتارەکانی گۆڕان کە ئیمزایان نەکردووە بە قسەی سەرکردایەتی گۆڕان ئیمزایان نەکردووە، نەک بە قسەیەوەی خۆیان حەزیان کردووە ئیمزای بکەن. ئەبێ قسە لەسەر مەکتەبی سیاسی یەشێتی، مەکتەبی سیاسی کۆمەڵ، مەکتەبی سیاسی یەکگرتوو بکرێ، نەک پەرلەمانتارەکانیان. ئەم گروپە بزوتنەوەی گۆڕان ئەوانەی کە ئێستا ئیداری بزوتنەوەی گۆڕانەکەن ئێستا ئێستا کاک نوشیروان لێرە نییە، لە پەنجەی دەستێک تێ ناپەڕن، پەنجەی دەستێک و دوانسیانێکن، ئەوانە کە پێشتر لە مەکتەبی سیاسی یەکێتیا بوون. کۆمەڵی ئیسلامی سەرکردایەتەکەی بەرپرسیارە، نەک فراکسیۆنەکەی. یەکگرتووی ئیسلامیش بە هەمان شێوە، یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هەمان شێوە. ئەبێ خەڵک نابێ ملی پەرلەمانتارەکانیان یاخود بڕوا گلەی لەوانە بکە، چکوانە موقیفیان ڕوونە. ئەوە هێزە سیاسی، یعنی ئاستەکەی سەرەوەیە، جێگرانی سکرتێری گشتیە، مەکتەبی سیاسیە، مستەواکانی ترن وایان کردووە ئەم هەموو مجاملە بێتامی پارتیەکەن ئەشیانەوەی خەڵک لێیان تووڕە نەبێ، ئەم هەموو مجاملە بێتامە ئەکەن ئەشیانەوەی خەڵک لێیان لێ نەکە. بەڵێ زۆر باشە، سبب پێ دوایە شکستی ناوە لە ڕووی ئابوووریەوە ئێوەش وت لەگەڵ دیانم بۆ مەسەلەی ئەوەی کە نەوت زانی ئەو کاتێکا کە لەگەڵ هێزە سیاسەکانیش کۆبوونەوە هەر لەگەڵ ئێمە نایە، ینی نوێنەری هەموو هێزە سیاسەکانیان بان کرد، قەناعەتیان کرد. ئەو کاتەوتمان باشە خوا ئەکا کاکە ئێوە موچەی فەرمانبەرانە دەن، خواکە ئێوە توانن موچەی فەرمانبەران بە تەواوەتی بدەن، بڕۆن چی ئەکەن بیکەن، خوایەکە دەتانفرۆش بە دوورگەی واقواق. بەڵام وەکو برای بەڕێزم کاک زاناوتی قۆڵی هەمومانیان بڕی، دەستی هەمومانیان بڕی، فێڵیان لە هەمومان کرد، فێڵیان لە خۆشیان کرد، لە خەڵکەکەشیان کرد. ئێوە تۆ دیقەت بە لەوەتەی نەوت ئەم بۆ ڕێلەعنەتیە دروست بووە، کاکە تۆ دیقەت بە لە 2003 و لە 2004ەوە لە 2004ەوە پارەی خەڵک لە بەغاوە ئەهات، لە 2008 شۆنەوت بە قاچاغە فرۆشن، بە بەردەوامینەوت بە قاچاغ فرۆشراوە. خەڵک چێ دەیفرۆشت؟ چێتی فرۆشت و پارتیشی فرۆش کاکە گیان تا 2013 تا 2013 و 2014 کە بۆ ڕێەکەیان ڕاکێشا بۆ تورکیا کە ئیتیفاقێکی 50 ساڵیان کرد لەگەڵ تورکیا. ئێتەبان بەخاشە لە کاکە تۆنەوتی خۆتە فرۆشی لە 120 نەوتی فرۆشراوی عێراق فرۆشی فەرمو بڕۆ موچەکەی خۆبە. من دیفاع لە بەغا ناکەم، یعنی ئێستا عبادیەکێکە لەو پیاوە فاشیلانەی، عبادیەکێکە لەو پیاوە فاشیلانەی بە ئەرچی اتحادی خۆی هەڵنەساوە. ئەگەر بەرچی اتحادی خۆی هەڵبستایە ئەبوو لە حکوومەتی هەرێمیشی قبوڵ نەکاو بڵێ کاکەمانە تا ئێستا لانی کەم تا ئێستا بەشێکن لە شعبی عێراقی موچە نادەنە بێ موچە بدرێ. یعنی ڕاستی عبادیش ئەڵێ ئەمانە منەوتی خوانە فرۆشن و پارەکە ئەبرێ و نادرێ بە هاوڵاتیان و کەیفی خۆیانە. لە ڕاستی ئەویش بەرپرسیارانە مامەڵە ناکە، لە ڕاستیە ئەویش لەو مەلەفە فاشیلە. ومن ئەمەم بە عەرەبی ژوتووە، من ئەمەم لە تەلەڤیزیۆنی عەرەبی شاوتووە بە بەیان بڵاوم کردوتەوە لەسەری بەڕووی خۆشی پێمان وتووە کە تۆ سیاسەتی ئەوە بەکارهێنی. ئەڵێ ئێمە هەرێمی کوردستان ئیتر بخوان چیەکەن بابیکەن، بەڕووی خۆی لە ئۆفیسەکەی خۆی پێم وتووە بە شایەتی هەموو سەرۆک فراکسیۆنەکان. قەزمەوەیە کە ئەوانیە مەبەستمەوە ئەوان زۆر مەلایکەتن، نەخێر. بەڵام کاکە گیان ئەکرێت زەخت بکرێ، ئەکرێت چیتر وە ڕێگەنەدا پارت بەس خەڵک پرسیاریەوەکە، خەڵک پرسیاریەوەکە ئەڵێ باشەوە پارتی ئەمە چییە؟ یعنی بەتاقیتەنە هەموو شتێ بۆچێتە سەر. یعنی دنیای خەڵک پۆستی سەیریان نووسیوە، پۆستی سەیریان نووسیوە، هەتا ناوی پارتیان گۆڕیوە. حەز ناکەم ئێستا لەم کەناڵی جەناب تۆ ناوەکەی چیان نووسیوە، پارتی چی کوردستان. باشە ئەمە بەهۆی لاوازی ئەم حیزبانەوەیە.
من ناڵم موچەی فەرمانبەران کەمەم دۆخە لەگەڵ بەغداد پارتی بە دەرەجەی لێ بەسەرەوەی کاکە پارتی و بێدەنجی ئەمانەی تر هەموو جارە نابێ بڵێ هەر بەتەنها پارتی من ناڵم ئەمانە با بچن یەخەی یەک بگرن من ناڵم با پەلاماری یەک بن کەس بەقەدەر ئێمە پشتیوانی لە ئاشتی لە تەبایی لە بەیەکەوە کارکردن لەوە ناکە بەڵام ئەبێ بڵێن کاکە ئەمە قوتی خەڵکە ئەمە ژیانی خەڵکە ئێمە یان حکوومەتمان هەیە یان تەرتور یان حکوومەتمان هەیە یان شتێکمان هەیە کە لە هیچ ناچێ یان حکوومەتمان هەیە یان تەڕەماش ئەبێ بێن بڵێن کاکە ئەگەر حکوومەتە فەرموو با موچە بین هەرچێکمان کردو با موچە بین ئەگەر حکوومەت نییە ئێ بە هەڵی وەشێنینەوە بڵێن تەواو ئەمە حکوومەت نییە تەواو بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم لای بەرز کاکزان ئەگەر بگەڕێن و لای بەرز سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا بەغداد لەو پێشنیازانەی کە کراوە لە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەران بەغداد ئەوەندەی ئایا ڕازیە بۆی گەر هەرێم نەوتەکەی ڕاڕاز بکات موچە بنێرە یاخود لە دادگای فیدرالی سکاڵا تۆمارکەم کێشێت توانرێت ئاوا چارەسەر بکرێت؟ نەخێر من پێم وایە بەغدا دەورەشی زۆر خراپ دەبینێ لە ئەو وەزعەکە لە هەرێمی کوردستاندا هەیە و ئێمە دەبی چاوەڕوان ئەوە نەبین کە جگە بە دەستی خۆمان پشتی خۆمان بخورێنین هیچ دەستێکی دیکە بتوانێت بەم شێوەیە قەنەعەت بۆ ئێمە دروستکە. عەرەبەوە ئێمە کوردین یان ئەوان ڕەنگە بە درێژایی تاریخ پێیان خۆش بێمە هەموو ڕۆژێ کێشەمان هەبی لە نێو خۆمان و تێک بەربین پێیان خۆشە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان ڕاپەڕێت لە حیزبەکان لە سەرکردەکانیان داری بەسەر بەرنەمێنێ ئەمە ئەو نیەتانە هەست پێ دەکەین ئەگەرنا ئەو بێدەنجەی حەیدەر عەبادی بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان کە لە باردۆخێکی وادایە بە هیچ شێوە غیرەت ناگرێت زەمیری نازولێت چەندین زار چوونەکردنی پێمان گوتووە یەک مبادرە بکە کاکە بۆ مامۆستایان کاکە بۆ پێشمەرگا کاکە بۆ ئەوە هەر شتێک بنوێنە حسنیەتێک بنوێنە لە ڕۆژ یەکەمەوە کە حکوومەتی تشکیل کردو ئەم پیاوە یەک هەنگاو یەک مبادرەی باشی بەرامبەر هەرێمی کوردستان پیشان نەداوە چەندین زار ئێمە بە وەفد لەگەڵی دانیشتووین فراکسیۆنەکان لەگەڵی دانیشتووین تەکلیفمان لێ کردو هەندێک جا قسەی خۆشی کردو وعدی کردو دوا ڕۆژی دوای پەشیمان بۆتەوە ئەمە کابراش فاشیلە خۆی خۆیدا ئەگە فاشیل نەبێت چۆن لێ دەگەڕێت بەم شێوێ مامەڵە بکرێت و چۆن ئەو زۆر ڕێکەوتانە ڕازی دەبێت کە بە زیانی هاوڵاتیانی خۆی بێ ئەگە ئەو سەرۆکی وەزیرانی عێراقا بێ بزانێت سەرۆکی وەزیرانی هەمووی عێراقا ئەوە دەوڵەتێکی فیدرالیە ئەو سیاسەتی گشتیدا دەڕێژێ سیاسەتی گشتی دەرەوە و دارایی و دیفاع و ئەمن هەموو ئەو لێی بەرپرسە کەواتە ئەو بەرپرسە لە قوت و لە ژیانی هەموو هاوڵاتیانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە من پێم وایە ئەوان دەورێکی خراپ دەبینن بەڕاستی لە کێشە ناوخۆیەکانی ئێمە هەرێمیش ئێستا ئەوان حەز دەکەن ئەم کێشەیە ئالۆزتر بێ خەڵکی هەرێمی کوردستان و حیزبەکان هەمیان ببیتە کێشە و ئالۆزیان بۆ ئێوەی مەرامەکانی خۆیان بۆ بستە سەری. باشە وتت عەبادی فاشیلە وەکو سەرۆک وەزیران لە کوردستانیش سەرۆک وەزیرانێکی فاشیلمان هەیە بۆیە دۆخی خەڵک بەم شێوەیە پێت وایە؟ بێگومان لەوە فەشەل زیاتر چیەکە تۆ نەتوانی موچەدا بینکەی لەوە فەشەل زیاتر چیەکە تۆ 2 ساڵە یاسای بودجەت نەبێ لەوە فەشەل زیاتر چیەکە تو مؤسساتی ڕسمی وڵاتی خۆ تعتیل بکەی لەوە فەشەل زیاتر چیەکە تو بە هەزاران و دیان هەزار کەس بکەیە بار لەسەر بودجەی گشتی بە ناڕەوا تەعیینیان بکەی و خانەنشینیان بکەی یعنی ئەمە چی لەوە زیاتر فەشەل چیەکە بە 3 مانگ زارێک کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران نەکرێ ئەو عەبادیە بۆ فەشەڵی خۆی هەموو ڕۆژی سێشەمان کۆ دەبێتەوە لەگە وەزیرەکان و بڕیار دەرەکە باشە کەواتە ئەم حکومڕانیە کە ئێستا بەم شێوە دەکرێت لە عێراق و لە هەرێمی کوردستان بەڕاستی زیانی گەورەی لە هاوڵاتیان داوا پێی ناگوترێ حکومی ڕەشید لەگەر هیچ معیارێکی نێودەوڵەتی نایەتەوە لەگە دەستور نایەتەوە لەگەر قانون نایەتەوە بۆ ئەوانە بۆ بەرژەوەندی شەخ بەڵێ بەڵێ دیارە کاگزانە دواتر گەڕێنەوە لای بەڕێزیان کاک شارەگەر بێمەوە لای بەڕێز سەبار بۆیەکەواتە ئێستا نەوتە بۆ خەڵکی کوردستان کە بۆ هۆیەوەی کە بەغداش موچەنێ بۆتە بەڵا بۆ خەڵکی کوردستان خۆی نەوت بە درێژایی مێژوو بەداخەوە بۆ کورد بۆ بە بەڵایانی جارێک لە سەردەستی بەعس و جارێکیش لە سەردەستی حیزبە کوردیەکان یعنی ئەوی بەعس چۆن ئەوی کورد چۆن ئەوەی بەعس خۆتە زانی مەسەن لە کەرکووک و لەو مەنتیقانەی تر ینی بە بەردەوامی کەرکووک یەکێک لەو قوربانیانی کە بە درێژایی مێژوو بۆ بە غەدرێکی مێژووی لە کوردەوەیە کە شارێکی نەوتیە و بە نەوتی کەرکووک دراوە بە تۆپ و بە تارە و جاریش کە دابارێنراوەتەوە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان و ئێستاش لە سەڵاتی سیاسی خۆماڵی کوردی ئەم نەوتە ئەبا وەکە ئەشیبا کێشەکە ئەوەیە تێر ناخۆن کاک حەکیم یعنی ئێستا یعنی زۆر جار لەم ئەزمەیە کە خەڵک دیناری بەدەست دیناری نییە پارەی نییە هەتا ئەم لەحزەیەش بیر لەوەکەنەوە پارە ببن یعنی یەکێک لەو سیناریویانی کە باس کراوە من زۆر پشتیوانی ئەەکەم و هیچ سڵ ناکەمەوە لەوەی پشتیوانی بکەم ئەوەیە کە یەکێک لە حەلەکانیشە ئەوەی هەر محافەزە و واریداتی خۆی
بنێرێتەوە بۆ بەغا و بە بەغا لێەوە موچە بنێرێت ئەمە ئەمە بە ئیتیفاق ئەکرێ و بە بڕیاری سیاسی ئەکرێ یعنی ئەگەرم هێزانە ڕازگۆن مەسەلەن بۆ هێزە سیاسی ئەم چوار هێزەکە لێرەیە زۆرینەن با بڵێن کاکە ئێمە محافظەی سلێمانی ئیدارەی نییە کاکە با دوو ئیدارەی بێ با سێ ئیدارەی بێ با چوار ئیدارەی بێ کەی مشکلێ گرنگۆ تۆ خەڵکەکە و باش بژی یعنی ئەمە کۆمەڵک درۆی گەورەی ئەمە حکوومەت دروستەکە حکوومەتی نەتەوەیی و دەوڵەتی نەتەوەیی و بە خەڵک کە نانی نەبوو بخوا خەڵک کە کەرامەتی پارێزراو نەبوو خەڵک کە ژیانی پارێزراو نەبوو خەڵک کە مناڵەکەی برسی بوو دوو ئیدارەی چی و ئەم درۆ دەلەسانە چیە ئیتر خەڵک چیتر باوەڕی بەم قسانە نەماوە باشترین شت ئەوەیە داهاتی سلێمانی کۆ بکرێتەوە جا نەتێش قسەکە تەواوکەم داهاتی سلێمانی هەولێر دۆکەرێکیان بۆ خۆی اتفاقی بکەن لەگەڵ حکوومەتی عراقیە با بێمە داهاتی خۆمان نەوت گومرگ هەرچیەکەیە ئەینێرینەوە بۆ ئێوە موچەی فەرمانبەرەکانمان بۆ بنێرن بەڵام ئەمە ناکەن ئەزانی بۆ نایکەن لەبەرەوەی هەتا ئێساشمانگانە لە داهاتی ناو خۆش پارە ئەدزن یەکێتی و پارتی دەسەڵاتدارانی ئەم هینە ئەم پارێزگای باشە پارێزگاکانی تریش باشە سوپاس دەکەم کاکزان ئەگەر بڕێن لای بەڕێز کاتشمان کەم ماوە سەبارەت بەوەی کە ینی ئەم کێشەی موچەی فەرمانبەرانی هێرێن بە بڕایەوە چۆن چارەسەر بەوەی کێمە لەگەڵ بەغدا ڕێ بکەوین یاخود لە ناوخۆدا شەفافیەت هەبێ یاخود چۆن خەڵکی کوردستان لەو ناڕەحەتی ڕزگار دەکرێت وڵی چۆنیان تێک داوا دەبێ ئەواشی چاکەن ئەم بخوای لە زانسییان کردو هەندە ساڵێ ئەو هەموو خەڵکیان بەناڕەوە تەعین کردو هەموو چەخۆرە زیاد و لە سارێمی کوردستان ئەم هەموو سەنتەنەتیان بنیات ناوە لەسەر سامانی گشتی ئەمە چارەسەرکردی ئاسان نییە چارەسەرکردنەشی ڕیشەی دەوێ بەڵام من دەڵێم خەڵکی کوردستان دەبێ بەڕاستی ڕازعشی ڕاستەقینەی خۆی بکاتەوە ئەم بەرهەم بەری دەستی خەڵک و جەماوەری کوردستانە ئەمڕۆ دەرخۆردی خۆمان دەدێتەوە بە لە ئینتخاباتی داهاتوو ئەو هەڵانە دووبارە نەکەنەوە کە لە ڕابردوو کردیان خۆیان ئامادەکەن بۆ ئینتخاباتێک کە تیایدا بتوانن سیستەمێکی سیاسی جیاواز ببینە ئاراوە دموساوێکی بەڵێ ئێمە لەم تەنگژێکە تێکەوتە بەڵێ زۆر باشە پێت وایە بە ئینتیخابات دەکرێت مراجعە بکرێتەوە یاخود بە ناڕەزایەتی مەدەنیش کە ئێستا هەیە ئەم دۆخە بەرەو باشبوون بچێەوە مەسەلەی موچە من پێم وانە ئەو ناڕزاتی مەدەنیانی هەرێمی کوردستان هیچ بەرهەمیان هەبێت و من بێ ئومێدم لە خۆ پیشاندانەکانی خەڵکی کوردستان و ناڕزای دەربڕینەکانیان چکە بەداخەوە ئێمە نە سیاستمان بە سیاست دەچی نە حیزبایەتیمان بە حیزبایەت دەچی لە خۆ پیشاندانمان بە خۆ پیشاندانان دەچی نە حکومڕانیمان بە حکومڕانی دەچیدن بەڵام ئەگەر هاتوو بتوانین هەڵبژارنێکی پێشوەختە بکەین بەڕێککەوتنێک لایەنە نێودەوڵەتی سەرپەرشتیمان بکە ڕەنگە بتوانین تا ئەندازەیەک لەم دۆخە دەرباز بین بەڵێ سوپاس دەکەین کاکوشەر چۆن پێوە موچەکە چارەسەر دەکەی بەڵ ئەو ناڕزاتی مەدەنیە من تعلیقێکم لەسەر قسەکەی برای بەڕزم کاکزانە هەیە لە ڕاستی ئەم ناڕزاتی مەدەنیە من تەمەن لە کاکزانات یەکەم ڕاستەکات ینی زۆربەی جار خۆپیشاندانەکان بەلا ڕێدا ئەبرێ شتی سەیری تێ ئەکرێ بەڵام من لە ناڕزاتی مەدەنی بێ ئومێد نیم من بۆ خۆم پێم وایە زۆر گرنگە خەڵک لەسەر جا دەبێ بەڵام بە شێوازێک کە نیشانی دنیای بن کە خەڵک ناڕازیە یعنی ئێستا ئێمە بۆ نمونە من ئەو داواکاریی خۆم نردومە بۆ هەموو سەفارەتەکان بە زمانی ئینگلیسی و بە زمانی عەرەبی بۆ سەفارەتی وڵاتان بۆ کونسوڵخانەکان بۆ میدیای عەرەبی بەڵێ هەمووی نردومە بۆ هەمووی بەڵام ئەم سەفارەتانە کاتێک کە ریسێرچەکان خەڵک لە سلێمانیە و خەریکی قەشقۆڵی و خەریکی داعوەت و خەریکی پیاسە و پیاسەی ئێواران و هیچ شتێک نییە خەڵک دەڵێ باشە ئەم کوڕە ڕەنگە ڕاست نەکا یعنی لەبەرەوەیان ئەم پەرلەمانتارە ڕەنگە ڕاست نەکا بەڵام خەڵک لەسەر جا دەبێ بە شێوازی مەدەنی بەبێ توندوتیژی نیشانی دنیای بن کە ئەم خەڵکە ناڕازیە زۆر مهمە هیچ شتێک لە ناڕزایەتی مەدەنی گرنگتر نییە بەڵام تکایەکم هەیە لێرە لە ڕێگەی ئەم منبەرەوە کە هیچ حیزبێکی سیاسی خۆی نەکا بە خاوەن و هیچ کەسێک بۆ خۆ بە پاڵەوانکردن وەکو دەموچاوی سیاسی نەچێتە ناو خۆپیشاندانەکە پێی وابێتتر ئەمە بەرائەی شخصی بۆ خۆی دروستەکە یاخود بەرائەی زیممە ئەکا بۆ حیزبەکە یان بۆ کەسێکی تر با لێگەڕێن خەڵک با لێگەڕێن ئەم جوڵە مەدەنیە با لێگەڕێن ئەم ئازادیەی خەڵک لە دەرەوەی حیزبەکان کاریگەری هەبێ لەسەر حیزبەکان کاریگەری هەبێ لەسەر حکوومەت زۆر گرنگە لە بە سیاسیکردن دووری خەی بەڵام زۆر گرنگە لە توندوتیژیش بە دوور بێت باشە بە زۆر بە کورتی نیوخولەک چۆن ئەم کێشەی موچە چارەسەر دەکرێت کێشەی کێشەی موچە بە خەڵک بە حکوومەتی عێراقی بە پەرلەمانی عێراق بەڵام خەڵک ئەبێ زەخت بکە ئەگەر زەختی خەڵک نەبێ زەختی خەڵک چۆن زەختی خەڵکەوەی خۆپیشاندان بکە زەختی خەڵکەوەیە دەوام تعتیلکە زەختی خەڵک ئەوەیە هەرچی فشارێکی مەدەنی هەرچی فشارێکی مەدەنی هەیە بیکە بەڵام دوور لە توندوتیژی بۆ ئەوەی هەوڵ بین کە زەختێک لەسەر حکوومەت و حیزبەکان بکەین کە کاکزانە زۆر بە کورتنی خولەکیش بۆ بەڕێستان پێتان وە لەم سیستەمە حکومڕانیە کە سیستەمێکی مەدەنی و دموکراسی نیە بۆیە خۆپیشاندان بەرهەمی نابێت
نا ئێمە تا ئێساکە حیزبە فەرمانڕەوەکانمان تا ئێستا خاوەن هێزی سەگدارن کەواتە مادام هێزی سەگدار لە دەستی حیزب ما بێ بەردەوام ئێمە ڕوبەڕووی شەڕ و کێشەی ناوخۆی دەبینەوە ئایا ئەمە دەمانوێت هەرێمی کوردستان بە دەردی یەمەن و سووریا ببین پەنابردن بۆ هەندێک شێوازی ئەوەی کە پێ دەگوتێت خۆپیشاندان ئەوانە من ئەو کۆتاییەکەی دەبینم لەبەرەوەی دەزانم عقلێتی بەرامبەر و عقلێتی خەڵک چۆنە دەگاتە چێن دەرێ بۆیە من بێ ئومێدم لەم زۆرە زم و زۆڵانە و پێم وایە ڕەنگە ئەو سوودەی نەبێت کە ئێمە چاوەڕوانی دەکەین بۆیە ئەم زم و زۆڵانە ئەگەر بە پێچوانەی کاگوشتار پێم وایە دەبێت کەسێک خۆی لە بکاتە خاوەن ئێستا لە بەغدا مقتەدا سەدر خۆی کردە خاوەن لە خۆپیشاندانەکان و ڕێنمایی دەدا و ئیلتیزامیان پێوە کرد تا ئەندازەیەک ئامانزەکانی بەدەستێنا و فشار دروست بوو لەسەر پەرلەمان حکوومەت بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان شتێک ڕووبدا و کەسیش خۆی لێ نەکاتە خاوەن نابێ باڵە سوپاس دەکەم هاوڕام لەگەڵ ئەمەیان زۆر ڕاستە من لەبێ ئومێدبوونم لەو چوار حیزبەوە ئەگەر نا مووقفی ئەم چوار حیزبە ئەبوو تەبەناکردنی ئەوە بێ بەڵام ناکرێ ئەمان خۆیان لە حکوومەتا بن بڕۆن خۆشیان خۆپیشاندام بکەن لە دژی حکوومەت ئەوە کاتێک گەکرێت من هاوڕام لەگەڵوانیە سەدر ئێستا لە هاوڕام نەخیر حکوومەت هاتە دەرەوە لە حکوومەت هاتە دەرەوە وتی من هیچ وەزیریش دانانێم ئەوە کاتێکە ئەو قسەی کاکزانە بابێنە دەرەوە لە حکوومەت بای بڕۆن پێشم خەڵکە بکەون باشە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێک لە بەڕێزان هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە زانە ڕۆستای ئەندامی پەرلەمانی عێراق سوپاس بۆ بینێرانی بەرز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ